بەرنامەی سەربازی و نەمجارە چیرۆکی سەرکەوتنی کۆمەڵە پێشمەرگەیەک دەژێڕێتەوە کە بوون بە قەڵغانی پارێزگاری لە پێشمەرگە و خاڵی سەرکەوتنی ئەو هێزە و دەواازەی سەرکەوتن بە لەناوبردنی دوژمنێکی سەرسەختی شاراوە لە سەر ڕێگەی کاروانی هێزەکانی پێشمەرگەدا. سەربازیون باس لە ئازایەتی و قارەمانێتی ئەو پێشمەرگانە دەکات کە لە یەکەی ئەندازەی پوچەڵکردنەوەی بۆمب لە هێزی پێشمەرگەی زێرەڤانی کە ژیانیان دەبەخشن و دەکەن با قوربانی لە پێناوپاراستنی هێزەکانی پێشمەرگە و خەڵک و مرۆڤایەتیدا. ئێمە وەکو سری هەندەسە وەکو لقی هەندەسە بەشی معالەجە بەشی پوچەڵکردنەوەی مین و تەقەمەنی ئیش و کاری ئێمە مەسەلەن پوچەڵکردنەوەی ئەو مین و تەقەمەنیانەیە کە لە دوای هێزەکانی دوژمن بەجێ دەمێنێت و پێشەوەی مەسەلەن پێشەوەی کە ئەو ئیشە هەبێت پێشەوەی کە مثلا شەڕی داعش دروست بێت و ئێمە مین و تەقەمەنی گەلێک زۆر بوو لە شەڕی داعش پێشەوەی کە ئەوە هەبێت ئێمە ئیشکردنی ئێمە وەکو هەندەسا وەکو لقی هەندەسا بەشی معالەجە بەشی پوچەڵکردنەوە ئیشی ئێمەکردنەوەی خول بوو کردنەوەی خول بوو بۆ بە بەردەوامی خولمان دەکردەوە مەسەلەن بۆ ئەفسەر و سەربازەکانی سوپاکانی زێڕەڤانی بۆی کە معلومات وەربگرن لەسەر تەخریب لەسەر ئەڵغام لەسەر دیفاعات مەیدان لەسەر قەنابل غێر مفەلقا لەسەر مەسائل مەغەفلین و بۆی کە زانیاریان هەبێت و معلوماتیان هەبێت کاتێکە ئەڵغامێکیان بینیان کە عبوویەکیان بینی معلوماتیان هەبێت تا بتوان معالەجەی بکەن و ئەگەر نەتوان معالەجەی بکەن بتوان تەعشیری بکەن و دیاری بکەن شوێنەکە بۆی کە خەڵکی ئێمە خەسارەتی لێ نەکەوێت. لە کاتی دروستبوونی شەڕی داعش کاتێکە داعش دروست بوو و ئێمە وەکو هەندەسەی زێڕەڤانی وەکو لقی هەندەسە بەشی معالەجە عبوات و ئەڵغام ئێمە بەشدار بوون لە هەموو شەڕەکانە. داعش زیاتر ئێتیمامی بەچی دەدا بە زەرعکردنی عبوات و بە سیاری ئینتیحاری مەسەلەن لە ڕێگاکان عبووی زەرع کرد و لوقمیان زەرع دەکرد و لەناو بینایەتەکان هەموو بۆم ڕێژیان دەکرد بۆیە ئیشی ئێمە وەکو هەندەسەی زێڕەڤانی وەکو لقی هەندەسە معالەجە ئێمە ئیشکردنی ئێمە زیاتر لەسەر ئەوە بوو کاتێکە ئەو لە پێش قوتی خۆمان دەچوین لە کاتێکە هجووم دەکرا لە پێش قوتەکانی خۆمان دەچوین لە پێش قوتی زێڕەڤانی دەچوین لەگەڵ سوپاکانە بەشدار دەبووین یەکەم سیارە ئێمە دەچوین لەبەرچی زۆربەی کاتێکە دەچوین ئەو ڕێگانە داعش هەمووی عبووی زەرع کردبوو چونکە عەدەدێکی زۆر عبووە لە هەموو مەنتیقەکان زەرع کرابوو ئێمە وەکو ئیشی ئێمە معالەجەکردنی و عبوانە بوو یعنی معالەجەمان دەکرد و تاوەکو ڕێگە ئاسان بکەین بۆ هێزەکانی خۆمان بۆی کە بتوان بەباشی پێشڕەوی بکەین. ئەم پەنجانە بێسەڵکردنەوە دەست دەخەنە دڵی دوژمنە شاراوەکانەوە و مەترسیان بۆ سەر مرۆڤایەتی لەناو دەبن ئەو شوێنانە دەپارێزن پێش ئەوەی تووشی برین بن و ساڕێژیان بکەن. ئەم پێشمەرگانە لەناو ئاگری جەنگەکان لە هێڵەکانی پێشەوەی شەڕ پاکتاوی ڕێگای کاروانی هێزەکانی پێشمەرگە دەکەن هاوکات ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە شکاندنی هێڵی بەرگری دوژمندا. دائما ئێمە ئەو سیارانی کامانە ئێمە سیاری ئێمە درعا باجەڕمانی و فالیقەمانەیە دوونەوە سیارەمانەیە ئێمە ئەو مەفرەزەیە ئەو تیمیکە لەناو ئەو باجەڕەیە ئەفسەرێکی لەگەڵە مەسەرەن لەگەڵ عادەت دۆشکەیەکە دوو عادەت کاشفەیە و لەگەڵ سایقە ئیشی ئەوان چیە ئیشی ئەوان کاتێکە لە پێش قوتەوە دەچن کاتێکە دەبینن لە پێش قوت کاتێککە دەبین حەقلێک دانرا عبوویە یان ئەڵغامات کامێکیانە ئیشی جەماعەتی ئێمەەوە بۆ ئەو تیمە مەجبورن لەو کاتایە مەجبورن ئیجبار دەبن کە بێنە خوارێ یعنی هەرچەندە شوێنەکە خەتەریاتی هەیە هێزی دوژمن بەرامبەری تۆیە پێویستە لەو کاتە بێنە خوارێ کاتێککە دێنە خوارەوە ئەوان ئەو عادەت کاشفەیە کەشفی ئەو شوێنانە دەکات ئەو ڕێگایە دەکات کاتێککە عبوو دەبینێ ئەو ئەفسەری کە مەسئولە لە ناو باجەڕە ئەو معالەجە عوباتەکان دەکات لەو شوێنە. لەم ئەرکەشدا زەحمەتی زۆر دەبین و ژیانیان دەکەوێتە گەورەترین مەترسیەوە چونکە ڕوبەڕووی مەترسیەک دەبنەوە کە دوژمنێکی شاراوەیە و دۆست و دوژمن ناناسێ ئەو ئەرکەی ئەو پێشمەرگە بوێرانە ئەنجامێدەن
زۆر پیرۆز و مرۆڤانەیە بێ سەڵکردنەوە ڕۆبەڕووی دەبنەوە. ئەم ئەرکەش بەراورد ناکرێت بە هیچ کارێکی تر. ئەم پێشمەرگانە سامانێکی نیشتیمانی زۆر بە نرخن کە بە ئاسانی دروست نەبوو، بەڵکو بەرهەمی هەوڵ و کۆششی دایان ساڵی ڕابردووە کە لە ڕێگەی کەسانی شارەزا و پسپۆڕەوە ڕاهێنراون. ئاسان نییە و هەموو کەس ناتوانێت ژیانی خۆی بخاتە ئەم مەترسیە گەورەیەوە، بەڵام ئەوان ئەو کارە دەکەن چونکە ئامانجێکی نیشتیمانی گەورەیان هەیە. دائما لە دوای ئازادکردنی شوێنەکان مەسەلەن ئەو شوێنی کە ئێمە وەکو زێڕەڤانی کە ئازادی دەکرد، ئێمە ئیشی هەندەسەی ئیشی ئێمە تەفتیشکردنی پشکنینی ئەو بینایەتانە بوو کە هێزی دوژمنی لێ بووە، چونکە دائما هێزی دوژمن خاستن داعش عادەتی ئەوان وا بوو کاتێکە لە شوێنێک دەبوون هەموو بینایەتەکان ڕێگاکان ئەو جسرانی کە هەیە پردە قەنتەڕەیەکە هەیە لە ناو گوندە لە ناو هەر شوێنەکە ئەمین ڕێژیان دەکرد عبویان لە ناودادەنا ئاگاداری قوتەکانی خۆمان دەکرد کە داغڵی ناو خانوو نەبن، دەستکاری دەرگای خانوو نەکەن، دەستکاری بینایەت نەکەن تاوەکو لەلایەن هەندەسی زێڕەڤانیەوە پشکنینی بۆ دەکەن. ئەو ئامرازانی ئێمە بەکاری دێنین بۆ مەعالەجەکردنی عبوات، ئەو سیارانی ئێمە هەمانە درعە سیارەکان دەچێتە ناوی مەسەلەن پارێزراوی کاتێک کە ڕەمی لە تۆ بکرێت، بەڵام ئەو ئامرازانی کە ئێمە بەکاری دێنین وەکو هەندەسە کاتێک کە مەعالەجە عبوات دەکەین، ئێمە کاشفەمانەیە ئەو کاشفانی کە بەکار دێنێ بۆ پشکنینی ڕێگا بۆ تەفتیشکردن کاتێک بەکاری دێنی بۆ لوغما یان بۆ عبوی هەچ کامێکیان بێت و ئامرازی تیشکە هەمانە ئەو کەتەرە ئەوەی کە پێمانە زیاتر بەکاری دێنین بۆ معالەجەکردنی عبوات بەس ئەوەندەیە. ئەوە 12 ساڵە ئەس خزمەتت کەم تیمە هەندەسا زێرەڤانیەدا دگەل نەقی پێشۆر و نەقیب سالار چەند شەڕەدەما هەمووی شەڕەدەما بەشداریە کرێ بۆ کردنەوە ڕێکا عبوە و ئەلغامات ناوخۆنیادا ما نەیەلایە کەس توی شەڕیدانێک بیتن بۆ ڕاکردنەوە بۆمبۆدا. ئەرکی من ئەوەیە کە لە ئەو عوبۆی کە هەردەگرنەوە ئەرکی من ئەوەیە کە حیمایەتی بکەم. ئێمە یەکەم سارە دەرەچین کە لە تیمی هجووم بۆ هەر گوندێک هەر هێرشەکە ئێمە دەیکەین، یەکەم سارە ئێمە دەڕۆین بۆ ڕێکردنەوەی ئەو سیارانەی دوای خۆمانەوە کە دێن بۆ ئەوەی هیچ پێشمەگەیە کە زەرری پێنەگات. ئێمە لە هجوومەکان هەموو بەشدار بووین، وەکو ئەمە سارەی یەکەمین لە پێشەوەی هجووم. ئێمە شارەعەکان پاک دەکەینەوە لەبەرەوەی قەوەتی پێشمەرگە لە پشتمانەوە دێت، دەبێت مینەکان هەموو کوچەڵکەینەوە. دەوام بە دوای دوژمنێکی شاراوەدا دەگەڕێن. ئەم دوژمنەش لەلایەن ئەو کەسانەوە لە ناو دەبرێن کە بە دژە بۆم دەناسرێن. دوژمنێک هەموو کەس لێ ڕادەکا، بەڵام تەنها ئەو دژە بۆمبانن کە ڕوبەڕوویان دەبنەوە تا دەوروبەر لەم زیانە مەزنە بپارێزن. ئەم بۆمبانە وەک مەرگی شاراوەی ئەم مرۆڤانە خۆیان هەشارداوە. هەر هەڵەیەک دەبێتە هۆی ئەوەی ئەو مەرگە شاراوە چارە نووسیان بێت. شێواندنی ئەم خاکە و چاندنی سەدان هەزار مین کە وەک پاشماوە و ماڵوێرانی جەنگ جارێکی تر گەورەترین هەڕەشەن بۆ سەر ژیانی هەر کەسێک کە بەم ناوچەیەدا گوزەر بکە. هەندەسا زێرەڤانی ساڵا 2006 دەستپێکە 2006 هاتە دامەزراندن بەرێ هینگی مەفرەزە بوو
یعنی چ لناو فرمانده زیروانی چلا گل سوپان یکی ما مفرزه بون سال 2006 او هندسه وک میلاک کتیبه هندسه هاتا دامزراندن پیک دهید لبارگاه هندسه و سه سریا هر سریک ایشو کاره که جواز کتن سریا ایکی سریا معالجه مین عبوا سیارت مین رشکری پاقش کرنا گند و دوران لمینو و عبوا و کرنا خول سر چک مین و عبوا و کشف الغام و مین و تقمنی خول تهنا وكرن أبا سريا يكما طبعا آليات و عدة خوجي هم يتهن أبيت بيش كفتي سريا دوية ياما سريا آليات يد اختصاصي يعني همو جورة آليات هندسة ما يتهن اش حفارة بقرا القلابة بقرا الفلاتة بقرا البلدوزرة بقرا فرمان دا زيرواني بو ما همي دابين كرن ايشو كاره و سريا چيه چل وقت شرابید اپراسیونا بید وقت برگریه بیدن ساترا چتکن بو یکین ما سرب زیروانی و گل جامعه بجداریا کری بو محورن دروی زیروانی مهاری کاری ید بو برین آلیاتت ما چوین ساتر ما ید بو چکرین ساتر هم چتکین خندکا چتکین ربیات چتکین ملجعات دانن هر شولا حفر و ایشه که پیویز بید اف آلیاتت ما تکن يعني دوباره ناقته زور جاريه مثلا او شيء ما ديك زور جار دتشي كاتي كده تشي سلو ابويا كما على جيدك يعني لغمه هات كامي كان بالغام بيديان عبوبيه يعني تو دزاني كاتي غلطي هلي كل شوازي معالجه كرنين او ابويا انا والغامات دتقيت كاتي تقي دزاني خطرياتي كو غلطي كنيه بلا مثلا غلطتي بسيطه بلا مجاري من وغلطنا كما ابويا كم الله اخر غلي لي فيما وهذا بيتوي بزبون كارثات هيتر داقي تقاندنا او فاير تقاندنا او بس ليرة كهربائيات براو او عبواني كهندسه معالجه كردوها او شلوشناني كهيزي دوجمني ليبوها عدد يعني قال لك زويرة 15000 عبوة زياترك وكو هندسة معالجة كراو لان هندسي زيرفانيو وزيات لا بيانصد جندو كومالغا او انا بشكنيني بكراو لان هندسي زيرفانيو وبالنسبة ساري انتحاري 15 ساري انتحاري معالجة كراو لان هندسي زيرفانيو وبيج قلويكا او ايشانيكا ياما كردو ما انا قال لك ايش ترمان كردو هيك لو ايشانا كاتكا هي زكاني ياما لحالة دفاع دابون برامبر داعش زوربي جاري ياما لو محورانا اسلاك شاي كمان احسن شي ماندانا ولا فيش قوتي خومان ويكي زكاني جمنتوان باساني بقنا هي زكاني مو خسر لي زكاني ياما بدا ئەو تیمانە بەردەوام لە ڕێگەی پێشانگایەکی بچووکەوە ڕاهێنان بە هەموو ئەو پێشمەرگانەی دیکە دەکەن بۆ ناسینەوەی جۆر و شێوازی بۆمبەکان و دوورکەوتنەوە لە تەڵەی دوژمن وبردوام ولا صار خل او خلاني كلا وكو لقي ياما وكو سري ياما كردويتي ياما قال لك كل ما كردويتي وزورنا وكلنا جماري كلها كان تقريبا شوار كلي بنراتي ما كردويتي او كلي بنراتي شج مانجا يعني بردوام او كلنا صار معلومات لصار تخريبه لصار حقلي الغامه لصار رفع كردني الغامه لصار زرع كردني الغامه
و لەسەر دیفاعات مەیدان دروستکردنی خەندەق معرەکە کاتێک کە دروستی دەکەی دانانی مەوانە سلکی لە پێش نقطەی خۆمان و کردنەوەی خول لەسەر قەنابل غێر مفەلیقە ئەو قمبەلانی کە هێزی دوژمن ڕەمی پێ دەکات و لە عرض دەدا ناتەقێ چۆن دەتوانیت تۆ بچیتە سەری معالەجەی بکەیت و لەسەر مەساعید مەغەفلین مەساعید مەبەستی چییە وەکو مەسەلەن تەڵەیە ئەو عبوانەی کە داعش داینایەکێک بلو جۆرانی کە وەکو مەساعید مەغەفلین دایاندنا و هەموو معلوماتێکمانی مەداوە بە ئەفسەر و سەربازەکانی سوپاکان کاتێک هاتون داغڵی خوردنی لای. دائما پێشمەرگە بە عام پێشمەرگە پارێزەری خاک و وڵاتە و پارێزەری کوردستانە من دەتوانم بڵێم ئیشی ئێمە وەکو هەندەسا ئێمە پارێزەری پێشمەرگین بۆی کە خەسارەتیان لێ نەکەوێت و ئێمە بەردەوام بووین لەکردنەوەی ڕێگاکان ئاسانکردنی ڕێگە بۆ هێزەکانی خۆمان. ئیش و کاری ئێمە لە بیدای لە کاتی شەڕە دەست پێکا لە دوای هەندەسە کە ئەچێتە پێشەوە کە شەڕەکەمان کرد شوێنێکمان کرد هەندەسە ئیشی خۆی خلاص ئەکاتن هەڵگرتنی مین و شتیوە لە دوای ئەو ئالیاتەکەمان هەڵەستن بە هەڵکەندنی خەندەق و دروستکردنی ساتر لە دوای ساتر ئیشی ئێمە ئیشی بیناکاری دەست پێ دەکاتن شوێنی حەوانەوەی پێشمەرگە لەگەڵ دروستکردنی ڕەبایە و لەگەڵ دروستکردنی مەلجە لە کاتی قەسپە ئەم وەکو ئالیاتە هەندەسە زێرەبانیە وەکو بێژنی ئالیاتی قرص بيكتن الشوفرة الحفارة الجريدرة البلدوزرة أركيون أذايا وقت الأوبراسيون بيت يان الغير أوبراسيون وكي وقت كيفي جوفي وأمتدو الوقت أوبراسيون شو لما أو بعول جار كو أم تشتكي وات بكين كو رحاب بيشمرجة بيتا باراستن وكو تشي ليدانا خندقة وما حفصة للبشي هندسة زيرابانية خدمتت كم ارکیما دبش هندسه دا پوچارکردن مین و عبوا هر تقمنیه که هر جهه که هبت ام راد بین به پوچارکردن یا راکردن وان بمبا تاتی ندانانش لای تیرورستان و ارکیما همی هرشان دا ام طبعا پیشکی هر هرشکی ما یکم سهره پیشروی دکین با ام بشین ریکا پیشمرگی خوش بکن یا ریکا هزت خوش بکن بشین درستایی بگهنه آرمان جا خو او انجام با خودانای به دست ببینن. بالنسبة هندسي فرماندهی پێشمەرگە زێرەبانی بەڕاستی هەندەسەی ئێمە دەورێکی زۆر قارەمانانیان هەبوو لە شەڕی تیرۆریستانی داعش ئەوان ژیانی خۆیان دەخستە پێش هێزەکانی پێشمەرگە لەبەر ئەوەی من زۆر جار لە جەپەکان لە شەڕی تیرۆریستانی داعش چەندین جار نمونەم هەیە واقعی کە ڕوویدا کە تیمی هەندەسەی ئێمە هەم لە بۆ پاکردنەوەی ڕێگاکە لە لوخم و TNT و لە مفەخەخ لە هەر شتێکی کە خەتەری هەبی بۆ ژیانی پێشمەرگە یاخود بۆ تەقینەوەی سیارەکانی ئێمە ئەوانە چ بە لەگەڵ شۆفەر لە پێش شۆفەر بە پێیان دەڕۆیشتن چ بە ئەو سیارانەی کە شوێنەکان پاک دەکەنەوە ئەوانە لە پێش دەڕۆیشتن لە پێش ئێمە بە 50 متر بە 100 متر لە پێشی ئێمە بوون دایم لە ناو شەڕەکان زائیدن کە لە پێشی ئێمە دەڕۆیشتن خەتەر لە بۆ ئەوان بوو لە بۆ ئێمە نەبوو و لێدانی دوژمنیش چ بە کاتوشا چ بە سارۆخ چ بە دۆشکە و بە هەر سیلاعەکی بخێوا بەیە دوژمن ئەوەل جار تەقەکە بەوان دەکەت ئەو جە بۆ ئێمە دەهات تاکو ڕێگاکان پاک دەکردەوە من چەندین جار ئەو بەسەرهاتە کە دەجێڕمەوە کە تەقینەوە لەوان ڕووی دەدا منیش زۆر پەلەم دەکرد کە بزانم سەلامەتن یاخودنا بە جیهاز بانگم دەکردن دەنجیان نەدەبوو زۆر مشەوەش دەبووم زۆر عاجز دەبووم دەمگۆ وەڵایی بەڕاستی لەوانەیە شەهید ببی زۆر جار هەبوو شەهید دەبوو زۆر جار هەبوو پاشی بینیان جیهازەکەی عاتل دەبوو یان نەیدەتوانی لەبەر تۆز و خۆڵ و ئەوانە نەیدەتوانی جوابی ئێمە بداتەوە بۆیە ئەوانە سەربازی ونن من
بەڕاستی شانازیان پێوە دەکەم و هەموو ژیانی خۆیان یەک هەم چ وەکو پێشمەرگایەتی یەک چ وەکو تیمی هەندەسەی کە ئیشەکەی ئەوان زۆر خەتەرە ژیانی خۆیان خەتەری سەرژیانی خۆیان دەخستە پێش ژیانی ئێمە بۆ ئەوی ئێمە سەلامەت بین ئەوان ژیانی خۆیان دەخستە خەتەری فعلەن چەندین جاریش ڕوویدا چەندین ئەفسەر و پێشمەرگەی قارەمانمان شەهید بوو کە لە تیمەکانی هەندەسە کە کاریان دەکرد وەختی هەر ئۆپراسیۆنێک چێت بوو شەڕێک چێت بوو تیمێت مە یەت هەندەسێل پێشیا هەمی لەشکەری بوون چونکی داعش عبوە دانابوون سيارة انتحاري دانابون انتحاري هاتن لجا ما آليات مزنت هين وكي باجرة وكي سيارات مدرعة مزن قال أجهزة كشف و برجرية هكر أو داعش هاد با أم تشيين معالجة كين هر عبوكات ريكي دابا تيمت ما تبي راكر با چونكي لشكري ما وقت بيشروية كاتن عبوة الورا بزحمته لجا هندسة ما دورة فعال هبوت همي دوان شرادة دائما لو كاتي كيما لبيش قوتي كوماندتين براسي قوتي كان يما قوتي زيرافاني بعامية مصفى كان زور هاو كان يمن وكوندسة يعني كاتي كيما دادا بزين اخواني كدتين معالجة وابوانا بكي او نبي ايما بالتنيابين كيكا اواني جو مسيارة درعاني صفى كان يعني مثلا شوينا كان زور جار مثلا يما لقل بتاليوني كوماندو بتاليوني يكي كوماندو يما زور جار له جو مكان لقل اوان بوين يعني اوان لقل قوتي لەگەڵ قوتی ئەوانە بووین یان لەگەڵ سوپای یەک بووین دوو بووین سێ بووین لەگەڵ سوپای چوار بووین لەگەڵ سوپای پێنجی زێڕەڤانی بووین ئەوان هاوکارن لەگەڵ ئێمە ینی ئەوە نیە مەسەڵەن بڵین ئێمە بە تەنیا دینە خوارێ معالەجەی عوبوانە دەکەین ئەوان بۆ سایارە درعانی کەیانە حیمایەتی ئێمە دەکەن و لە چواردەوەی ئێمە دەوەستن تاوەکو ئێمە ئەو ڕێگایە دەکەینەوە پاکی دەکەینەوە لە عوبوو لەمی دائیمەن زۆر جارە بۆ کاتێک ئێمە دابەزیون لیان داوین مەسەڵەن بە قەناز ڕەمیان لێ کردوین بە دۆشکە ڕەمیان لێ کردوین بە بیکەیسە ڕەمیان لێ کردوین بەڵام ئێمە مەجبور بووین چونکە ئەگەر بێت و ئەو ڕێگایی کە عوبووی لێ زەرعکراوە ئێمە معالەجەی نەکەین معنای هێزەکە دەوەستێت ئەو قووەتە دەوەستێت ناتوانێت خۆ سیارە بەسەر عوبوو ناکەوێت سیاری درعیش بێ ناتوانێت بەسەر عوبوو بکەیت پێویستە عوبوو ئەڵغامانی کە لەو ڕێگەی هەیە هەمووی معالەجە بکرێت بە شێوەیەکی باشقایان بکرێتەوە تاوەکو قووەتی ئێمە دەرواز سیاری ئێمە یەکەم سیاری یعنی زۆربەی جار کارەساتەکانی کە دروست دەبوو کاتێک کە سیارێکی انتحاری داهات یان کاتێکە لە قووەتی ئێمە دەدرا ڕەمی لە قووەتی ئێمە دەکرا یەکەم سیاریمە هەدەف بوو یعنی زۆربەی کادەوەمان بەسەراتەوە زۆر کادەبوو لە هجوومەکان مەسەلەن تای ئێمەیان تەقاندووە سیاری ئێمان عاتڵ کردووە یەکێک لە هجوومەکان یعنی لە سیاری ئێمەیاندا بە ئاربیجی لیانداوە برادری ئێمە لەناو سیارە بوو نەقیب لەگەڵ من بوو نەقیب کاوە بە ڕەحمەت بووە شەهید بوو لەناو سیارە بەنسبەت ئەو عوبوانی کە ئێمە معالەجەمان دەکرد یعنی یەکێک لە مەترسیەکانی زۆر جار هەبووە مەسەلەن زۆربەی کاتەکان ئێمە توانێت سەر ئەو عوبوانی کە داعش دایناوە بە جیازی کۆنتترۆل بووە یعنی لەژێر سەیتەرەی ئەوە بووە نەبووە بڵێن بە وەسیلەیەک بووە من دەتوانم بە کەتەرێک یەکسەر مەستەرەیە یان کلێ پسە معالەجی بکەم یان بە مۆبایل بووە زۆربەی کاتەکان لەو کاتای هێزەکانی دروم دەتوانن مەسەلەن ئەو جیازی کە لە لای خۆیانە دای بگرین بە شێوازی مۆبایلە بیتەقین و خەسارت لە ئێمە بدەن یەکێکە لە مەترسیەکان یعنی وەکو فەرقە لەگەڵ ئەو جۆرە عوبوەکانی تر يعني أفسرت ما بيشمرقت ما همو قهرمان بون تقصير نكريا همي شريدا بيشيا هميات شون مينو عبوارات كرن قال الشهيد بريندار مدان يعني قال الشهيد هكا هنقول هجمارو دي بيجم قال الشهيد بريندار ميدان يعني هش شهيد بس في هندسة ميدان سيه بريندار ميدان بينجي شوا برينتوا جرانن وجا أول دورة بيشمرقة وأفسريت ما بون همي شرادة أول دياريا برنامه سربازي ون لكنال كردستان 24 قبر آماده بون لكمه
و اف خلاطه پیشکشی هندسه ما یا زیربانی کری از بخوجی اوی دیاری اوی خلاطی پیشکشی وان قهرمانا دکم اوید کو شول مین و عبوا و همی شول هندسه همی شرادا کری پیروز پیروزه